بەڵێ زانیەمە ئەچینە لای تەورێمەواری کورسات مەگەزین باس لە ئەزمموی خانمێکی فۆتۆگرافەرەکەین دیارە یەکێکە لەو خانمانەی کە زیاتر لە 15 ساڵە لە بواری فۆتۆگرافی کارەکات و بە شێوەیەکی زۆر جیاواز گرنگی زیاتریاوە با سروشتی کوردستان و هەروە کللتوری کوردستان و بەشێک لەو بابەتە جوانانەی کە ئێمە هەمیشە بەڵێم کوردانی لە هەر شوێنێکی دنیا بێت پێ ئەناسرێنەوەم خاتونە لە ڕێی فۆتۆکان وەروە تۆمارکردنی ئەو چرکە ساتانەوە کار لەسەرەوە کات کە چۆن بتوانێت ئەم کاتانە لە ڕێگەی فۆتۆیەکەوە پێشکەش بە چاوی بینەرەکان بکات. ئەمڕۆ زۆر بەڕێز خاتو سارا جعفەری کە بەڕێزیان فۆتۆگرافەر میوانی کورسات مەگەزین و باس لە ئەزمموی بەڕێزیانەکەین و کۆمەڵێک پرسیاریشی ئاراستاکەین. خاتو سارا گیان سڵاو لەبێ زۆر بەخێر بێت. تان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزی کورسات مەگەزین زۆر خۆشحاڵم کە لە خزمەتان ئەمە دوومین جارمە کە من تێم بکورسات بەڵاس ماڵی هەمووانە زۆر خۆشحاڵم لە خزمەتان ماڵی هەمووانە و زۆر بەخێر بێ. ئەنجەزانم لەکوێوە دەستت پێکرد چونکە ئەوەی کە من لێرەوە سێرم کرد تۆ بینێکی زۆر باش و ئاشنایەکی زۆر باشە لەگەڵ سروشتی کوردستانە هەیە بەبزانم لە شارێکی کوردستانەوە دەستت پێکرد. من لە سنەوە دەستم پێکردەوە هەر ئێستەیش هەر لە سنەم و دانیشتووی سنەم زیاتریش هەر لە ڕۆژهەڵاتی کوردستاناوێ نەگریم کردووە و ماوەی نزیک بە 15 ساڵە بەس لەسەر ڕۆژهەڵاتی عەزیز لە شارە جۆرا و جۆرەکانی لە گوندە جۆرا و جۆرەکانی ڕۆژهەڵات خەریکی عکاسی مستەند یا داکیۆمنت. زۆر باشە ئەوەی کە من زۆر بینیم لە بەشێک لە کارەکانی تۆیە زۆر کار لەسەر کللتوری کوردی ئەکەیت کەەوەش بابەتێکە من لە تەواوی جیهانە کوردانی پێناسرێنەوە جانجا ئەو بابەتە گرنگانە بێت کە بە تایبەت ئێمە جل و بەرگ و خواردن و کۆمەڵێک لەو شتە تایبەتمەندیانەیە کە ئێمە هەمانە و هیچ کەس لە دنیای نیەتی. جزام چۆن کار لەسەر بە دۆکومنتکردنی ئەم بابەتانە ئەکەیت؟ چۆن خۆم کوردم و نیشتمان و کوردستان بۆم زۆر گرینگە و وا هەستەکەم باشترین شوێنێکە کە ئەتوانم ئیشی تیاکەم چونکە لە ناو ئەڵێن کە تەجروبەی زیستا بە فارسیەکە ئەبێت لەوێ ئەژیم لەوێ گەورە بووگەم ئیتر بە باشترین شێوە ئەی بینم و ئەی ناسم ژیانم کردگە لەو کۆمەڵگە و زۆر گرینگە چونکە ئەڵێن وێنێک قسەی هەزاردان قسەی تێدایە بەڕاست وێنە ئەوەندە بە قووەتە بۆیە پێم خۆشە هەر شتێککە ئەتوانم بە وێنەکانم قسەکانم بە وێنە بڵێم بۆیە پێم خۆشە ئێمە ڕێوڕسمی جیاواز بۆ نمونە ئاینەکانمان ڕێوڕسمە تایبەتەکانمان هەتا بوو نمونەی کە خەریکی وێنەکانی هەنار ئەبینین هەنار زۆر میوەیەکی گرینگە لە کوردستان و ڕۆژهەڵاتە بۆیە پێم خۆشە لەسەر ئەو بابەتانەی کە بۆ کوردستان گرینگە ئیشکەم و بە دنیا نیشانی بە. دیارە فستیڤالی هەنارێکێک لە فستیڤالە هەرە جوانەکانی ساڵە کە لە شاری هەڵەبجەی خۆشەویست بە ئەنجامە گەێنرێ جای لەوەی کە بەشێک لەو خواردن و یاخود بڵێ میوە و بە تایبەتیش هەنارانی کە لەوێدا ئەنێن و جارێکی تر ساختکردنەوەی با بڵێم بابەتی جوتیاران و هەروەها ساختکردنەوەیانە و هەندێک لە چالاکی جۆرا و جۆری تر یەکێک لەو چالاکیانی کە لە نێو فستیڤالی هەنارە ئەم ساڵ هەبوو ئەویش پێشانگایەکی فۆتۆگرافی تۆ بوو. جامێ پێش ئەوەی کە بپرسم کارەکان چی بوون ئەمێ پرسم دووەم ڕۆژی فستیڤالەکە کە بارانە زۆرەکە باری چی و لە فۆتۆکانە کرد زۆر بەداخە بوو بەژێر یەکسەرە خوسا بوون ئیتر کۆم کردەوە و نەخەفتم خوارد خەڵکێکیش زۆر سێر بوو ئەوە حەزیان دەی بوو هەر بەژێر بارانەکەش هاتن بە جوانی تماشایان نەکرد. ئەمە دووەمین پێشانگای من بوو لە پاشووری کوردستان یەکەمم لە نۆرۆزا بوو لە هەولێرا کردم و ئەم دوومین دانیشتمە لەسەر هەنار بوو هاوردم بوو هەڵەبجە چونکە بیستوم کە فستیواڵی هەڵەبجە زۆر بە ناوبانگە و زۆر بەقووەتەوە خەڵکیکی زۆر دێن ئیتر بە شۆن ئسپانسەرێکی بووم لەوێ و شوێنێک ئسپانسەری کردم دامەزراوێک ئەوە ناویشیانم لەبی چوە سۆی زگلەیمان لێکن وەڵا ئەو عەزیزانە سپانسەریمیان کرد و توانیم کە پێشانگاکەم ببمەوە. باشە ئەمە وێنانە باشوورن یاخود ڕۆژهەڵات ڕۆژهەڵاتە بەڵێ لە ناوچێ هۆراماناتی ڕۆژهەڵات گیراون لە گوندەکانی سلێن و بڵبەر و ژیوار و خودی هۆرامان و چەند شارێکی دیکەمان هەست کە هەر بە هەورامانات ئێناسن هەنارەکان ترش بوونیان شیرین بوون هەمووی تێدا بوو هەموو جۆرەکانی بەڵێ ئیترش کرد و خوا توانیمان ڕسمی باش بگرین و مەجموعە و کاڵێکشنێ فۆتۆستۆریکی لێ چاکەم کە بتوانم پێشانگایکی جوانی ڕێکم.
لەم باخە جوانانەی هەنارە تەنها فۆتۆت گرتوان هەناریشە خواردووە وڵا هەر هەناریشم خواردوێ چۆن نەبێ هەردووکی پێکەوە. کاتێککە ڕۆیت ئیتر خەڵکەکە ئونە محەبەتەکەن ئونە ئەشی لەگەڵیان تێکەڵبی یانێ لەگەڵیان پەیوەندی بگری ئەو هەنارە خۆی بێتە هۆیەوەی کە جا لە هەمووی جوانتر بە بڵێم ئەم کارانە کە لەڕێی فۆتۆیەکەوە تۆ لەڕێی پێشانگایەکەوە جارێکی تر ئەگەێنیت بە چاوی بینەر جەمێ بزانم کارەکانی تۆ لە دوای بڵێن ببوورە لە پێش نمایشەوە ئیدیتیانەکەیت واتە دەستکاری ڕنگ و هەندێک لە بابەتەکانەکەی یاخود نەخێر فۆتۆکان خۆیان چۆنن ئاوای خەیتە بەرچاوی بینەر لە ئەم ژانڕی ئەکاسیە لەم شێوازە یانی مستەنەد داکیۆمنت ئەتوانی ڕنگ و نور و بەعزێ زۆر کەم لەسەریان ئیشکەی بەڵام شێوازەکانی دیکەی فۆتۆگرافری کەس کە دەست و ئازادە هەموو شتێک ئەتوانی بکەی بەڵام لەم شێوازن من زۆر کەم لەسەریان ئیشەکەم هەستەکەم کە ئەبێت ڕاستتر بم بۆیە هەوڵی خۆم ئام کە سداقەتم بێ یعنی ڕاستی بڵێم و ڕاستیەکان بێ بە چاوی بینەر ڕۆڵی ژنان چۆنە بینی لە بواری فۆتۆگرافیا ئەگەر بڵێم لە ڕۆژهەڵات وە لە باشووریش کە خۆ دێستا لە باشووری وڵات لە باشوور زۆر نازانم یعنی فۆتۆگرافری کچم ئەوەندە نەدیوە یعنی لەگەڵ یان پەیوەندیم نەگردووە کە ئەگەرچی دووجارە دێم بەڵام ئەوەندەم نەدیوە بەڵام لە ڕۆژهەڵات زۆر باشن زۆر باش خەریکن ئیشەکەن لەسەر بوارە جۆرا و جۆرەکان لە ژانگەل مختلفا خەریکن کارەکەن ئەوەی کە ئێمە وەکو ئافرەت زۆر خۆش ئەتوانین بڕۆینە ژیانی خەڵکەکان ببینین بە ئاسانی بەنسبەت پیاوەکان ئەمە توانێ هۆکارێک بێک ئێمە باشتر کارکەین چونکە تانین بڕۆینە پرۆڤایت یانێ ژیانی شخصی ئەو کەسانە ئەکاسیکەین ئەمە بۆ سەهۆی خیر بوو ئێمە گەر بەکاری بهێنین و زۆر باش بوو گەشکر بۆ خوا و ڕۆژ بە ڕۆژیش فۆتۆگرافەرەکانمان باشتر زۆر باش جا فقط پاڵپشتی کرێت چونکە ئەوەی کە مثڵەن بۆ نمونە پیاوەکان بە شێوازێ فرە باشتر خۆیان نیشانەدەن یان ئاعتماد بە نەفسیان زۆر لەسەرترە ئەوان زۆر خاص پشتیە کردین ولی نا ئێمە کەمێک ئەهەمیەت کەمترانمە بەداخە بابەتێکی زۆر جیاواز و جوانە هەڵبژاردووە ئەویش سروشتی کوردستانە لەگەڵ یا هەندێک لەو بابەتە تایبەتە کللتوری و ئاینیانەی کە تایبەتن بە گەلی کورد و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی خۆشەویستەوە و لە ڕێی فۆتۆکانی خۆتەوە دۆکۆمنتیانەکەیت و دواتر بڵێن پیشانیانەیت ئەمەوێ بزانم لە ڕێم فۆتۆیانەوە ئەتەوێت چ پامێک بگەێنی واتە چ شتێک پێشکەش بە کوردستان بکەی بە شێوەیەکی گشتی پامێکت هەیە بۆی بەڵێ بێگومان یعنی هەموو ڕسمێک کە دروست ئەبێ ئەمە خۆی پەیامە قسەی تێدایە پێم خۆشە چونکە ئەبینم لە هەموو دنیا کاتێک کە مەسەڵەن ڕسمێک هەورامان ئەبینن ئەزان هەورامان چیە خات یان زۆر شت مەسەڵەن لە ڕۆژهەڵاتە یا لە ئێرانە پیشاریار ئەبینن سەرنجیان ڕاکێشێ یان جلوبەرگی کوردی ئەبینن سەرنجیان ڕاکێشێ ئەمانە بۆم گرینگە کە من وەکو فۆتۆگرافری قسەکانم بە وێنە بیکەم و بیکێشم جوانی بۆیە پێم خۆشە بەڕاستی حەز ئەەکەم ئێمە لە ڕۆژهەڵاتە ماوەیەکە چینی زۆر دێت بۆ ڕۆژهەڵات خاص کە کاتی ئەو ڕسمانە ئەبینن زیاتر هانەدرێن کە بێن بۆێنە یان هەر تابوو باشووری شەروایسە من پێشانگای نۆرۆزم کردەوە لە باشوور سرنجی نۆرۆزی ڕۆژهەڵات بوو باشوور ڕاکێژە کە ئەی لە ڕۆژهەڵاتیش ئاوا نۆرۆزێکە کردی ئیسر بمێنێ کە ئەگەر تۆ لە ئوروپا لە شوێنەکانی دیکە ئەم ڕسمانە نیشان بدەی چەند گرنگی ئەدرێ بە کوردستان بۆیە هەوڵی خۆم ئەمانە بپارێزم ڕسمیان بگرم ئەگەر ئێستا کریا کە ئێستا نیشانی خەڵکیام هەوڵی خۆمام کە ئیسە قسەکان بەڵام ئەگەریش نەکریا لە داهاتوو خۆمیش نەمام ڕسمەکانم بمێنێ قوربانتان یاخوا کە یارمەتی خەڵکەکەم با ببێتە سەنەدێ بۆ ئەم خەڵکانە کارەکانی تۆ بە نزیکی لە فۆتۆستۆری ئەچەنەوەی کە چیرۆک ئەگەێڕنەوە اینجا حەزەکەم چیرۆکی ئەم ناوچەیە چکە وێنەکان بە بەردەوامی لە پشتی ئێمە ڕات حەزەکەم بینەران بزانن ئەم دوو کەسایەتی کێن و ئەم باخە کوێیە ئەمە باخێکە لە نەوچە ناسیت بەڵام ناوەکانیان چونکە بەداخۆ چونکە ئەو نە خەڵکە بینی
یەکێ لە شانازیەکان ئێمەی فۆتۆگرافر ئەوەسەکە لەگەڵ خەڵکان نزیکە بین و تێکەڵاوین ئەرە خەڵک نۆچن پارەکە ڕۆیشت من ئەم مجموعیان کاڵێکشنی فۆتۆستۆریی هەنارمە لە چەند ساڵا کردووە ئەمە پارەکەس خۆشحاڵیۆ لە نۆچی عزیزا گردبان ئەو بنەماڵە کاتێکە وەرزی هەنارەکەی وەکو گەل گشتی تێتە یارمەتی یەکترینەکە بەڵێ بەیەکە و کارەکەن ئەمە بەسەڵم باوای کە حتا بۆ تەمەنەوە لەگەڵ خاتونەکەیە لەگەڵ کوڕەکەیە هەر کامێکیان کارێ لە ئەستۆگرن و لەگەڵ یەکە ئیشەکە بەڕێوە زۆر باشن جا ماشەڵڵا باڵی هەنارەکان دیارە تەمەنیان زۆرە باخێکی زۆر جوانیشە ئەم شوێنانە چۆنە دۆزیتەوە وڵی تر ئێمە فۆتۆگرافێنی زۆر وڵی تر زۆر سەرچەکەم بۆ مهمە حەزەکەم یانە ئەوینم ڕستمێکەوینم بوون منە هەر لە سلێمانی ڕستمێکەوینم ئەژم خواگەانشە بڕۆم حتوەنەوە شوێنە ببینم یانە هەڵ خۆمام کەێنە ببین زیاتر لەگەڵ سروشت و ئەم بابەتانە بۆ منەکە وەرزی هەر بابەتێک گێسە بۆ وەرزی گوێزیش بە هەمان شێوەیە یاخود بڵێم وەرزی هەر میوەیەکی تر بەو شێوەیە یاخود نا بەس چەندشت مەسەڵ بۆش ئەگرم وەکو فۆتۆستۆریە خەڵکەکە زۆر گرینگە کە خەڵکەکە بە چه شێوازە ئیشەکەن بەڵام بوو سەرەکیەکان بۆ نمونە هەنار زۆر گرینگە لەناو ئەدەبیاتە لەناو موسیقا لەناو ڕۆمانە لەناو هەر شتێک بڵێیت هەنار زۆر بوو کورد بوو گرینگ بوو بۆیە ئەمە ڕستمەکانمان زۆر هەناردبوو کورسات مەگەزین نازان بۆ کەمماندانا کۆمەڵێک وێنەی زۆر زۆر تایبەتن جا بێگومانم کە ئەچیتە هەر شوێنێکی سروشتی با بڵێم ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی چەندین چیرۆک ڕۆیە چیرۆکی لەوانەیە خۆش بێت لەوانەیە هەندێک لە چیرۆکەکان بەداخەوە ناخۆش بێت سەرکێشی بێت بۆ ئەوی کە وێنەیەکی جوان بکری اینجا دڵی ئەمەمەیەکێک بوو لە چیرۆکە جوانەکان کە بۆ ئێمە گێڕایەوە چیرۆکی ناخۆش هەیە لە پشتی هەر وێنەیەکەوە ئەرێ وەڵا بەعزێ شوێن قەدەغەز لە بەعزێ ڕێوڕسم بوو کچ قەدەغەز ناتوانە ناوێت کچ بڕێتەوە شوێنانە و حەزیشمان لێ بۆ نمونە نیگای منی کچ زۆر فەرقیێز لەگەڵ پیاوێکە من ورتر ئەبینم شێوازی بینینم فەرقەکە حەزەکەم بڕۆم ئەکاسی کەم جارێک مە سەرکێشی پێڵێن سەرکێشم بەڕاست ئەڕۆمە بەعزێ شوێن یەک دوو جار پێش هاتووە یانێ دایرێک هەبووە کە مەسەڵ نابوو بڕۆیم ئەو دایرە بەڵام ئەمدی ئەو دایرە زۆر باشەگە بڕۆم ڕسمەکە بگرم بە ئەستا یان چی پێڵێن گۆچانێکە و دایان لە ناو لێنزەکەمە زۆر شتوا ڕوویدا وەڵێ خۆشیەکانی ئەوە زۆرە خاص یعنی من بە خۆشیە بینم شاید کەسی دیکە بە خۆشی نەبینێ من بە خۆشیە بینم کە ئەتوانم لەگەڵ ئەو خەڵکە ئاوا پەیوەندی بگرم ئەبێتە هەوەی خێر مەسەڵ بۆ نمونە من ڕووم بوو گوندێک زانیمە و گوندە ئونە تایبەتە و گوندێکمان هەیە لە ناو پارێزگای ورمێ بە ناو سیسر گوندێکی زۆر بە ناوبانگە زۆر تایبەتن خەڵکەکەیان زانیم ئەو گوندە کتێبخانەی نییە من پێشتر لە گوندێکا کتێبخانەم دانابوو کتێبخانەی گشتی بە یارمەتی خەڵک زانیم ئەو خەڵکە ئونە تایبەتن تووە هۆڵ خۆمدا لە 3 مانگە یان 4 مانگە توانیمان کتێبخانێک بە 5,000 جڵد کتێبەوە لەوێ دابنین خات ئەمانەی کە من وەکو فۆتۆگرافرێ بە فۆتۆ توانیتمە و کارگەلەکەم بۆم جێ شانازیە ئەگەر هیچ کارێکی دیکە نەکەم ئەوش زۆر شانازی بووم داچان ئەم هێزەی تۆ و ئەم توانایی تۆ و ئەم دنیا بینینە جیاوازەی تۆ هێزێکە بۆ کچانی تری کورد کە بتوانن بەم شێوەیە هێز لە کچە کوردێکی فۆتۆگرافەر وەربگرن وەگەر خەونێکیشیان هەیە گەر قورسایی زۆریشی هەبێت بتوانن بیهێنەدی وڵا ئەگەر هاتووم بۆم بەرنامە بۆ ئەوەیە زۆر حەزم من ئەوەندە لە سوۆسیال میدیایشان نیم بەڵام چونکە ئەبینم ئەمانە بێتە هۆیەوەی کە خەڵکەکە هان بدرێ کچەکان هان بدرێ کە ئەبێت واقعان بە فۆتۆگرافری بە کارەکانی ئاوا توانین جیهانمان گەورەترکەینەوە زانیاریمان زیاترکەینەوە بۆیە ئاو دەرکەوتنانە ڕێک ئەخەم و دێم بۆەوەی کە کچەکان هان بدەم خەڵکەکە هان بدەم کە ئەزانم وەختی من بەم ئاستە ئەگەیم کە خەڵکەکە بۆ نمونە هەر لە هەڵەبجە بەڕاستی کیفمە کرد ئەو خەڵکە ئاوا ڕسمەکانمیانەبی یەک دەفە مەسەڵەن هەنارێکی زۆریان بینی جا هاتنە سەر هەورامان زانیان هەورامانی ڕۆژهەڵاتە کیفیان کرد هەر ئەو خۆشیەکە لە ناو چاوی خەڵکە ئەیبینم بۆ من یەک دنیات بۆیە ئەم هەوڵانە ئادا بە هیوای بەردەوامێت اینجا حەزەکەمەکو دوا پرسیارم ساراخەم بزانم کە لە ئایندەیە هەر لەسەر شێوازی بە کللتوری بڵم کللتورکردنی بەشێک لە با بڵێم
بابەتی کوردەواری و هەروەها سروشتە جوانەکانی کوردستان ئەمانە هەمووی دۆکۆمنتەکەی یاخود لایەنێکی تریشەیە کە تاوەکو ئێستا کارت لەسەر نەکرد و بتوانین لە ڕێی فۆتۆ تۆ دۆکمنتیکەی؟ وڵات چەند پرۆژەی باشم هەیە کە وەکو پرۆپۆزال هەموویم ئامادە کردووە، بەڵام تاکە کەسی ناتوانم ئەنجامی بدەم، ئەبێ پاڵپشتی بکرێت. چەند بابەتێکی زۆر گرنگم هەیە کە نەتەنیا بۆ ڕۆژهەڵات پاچەکانی دیکەی کوردستانەگرێت و نمونە هاتوون بوو باشوور، زانیم باشوور زۆر بەخۆوەتە، یان ڕۆم بوو باکووری کوردستان ئیمساڵ زانیم کە ئامێت عەزەمەتە، مێردین عەزەمەتە. بۆیە پرۆژەکانم ئێستا زیاتر لەسەرەوەی کە چوار پارچەکە بەیەکەوە دەست پێکەم، بەڵام بە دوای پاڵپشتی مەگەر پاڵپشتی کری یا هەر ئەوانەی کە کردومە لەم 15 ساڵە بتوانم پێشانگاکەم نەتەنیا لە باشوور و باکووری کوردستان کە هەوڵی خۆمام ئەکرێت، بەڵام لە دەرەوەی خاوەرم میانە یا ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ ئوروپا بوو حتا ئاسیای شەرقی کە ئەوان هاان بین وەکو گەشتیارە بێن بوو لای خۆمان، یان ئەرێ بابەتەکانمان بناسیین پێ. بە هیوای بەردەوامیت سوپاس بۆ خاتو سارا جعفەری فۆتۆگرافەر کە لەم بەشی کورسات مەگەزین لەگەڵ مامووی دووبارە بەخێر هاتی. زۆر خۆشحاڵ بووم عەزیزم، بەردەوام. ئێمە خۆشحاڵترین. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ خاتو سارا جعفەری فۆتۆگرافەر کە لەم بەشی کورسات مەگەزینە باسمان لە ئەزمموی هونەری بەڕێزیان کرد.